ئای دەستەکانت خۆشوێ زۆر زۆر سپاس دەست خۆش خۆشەویستان لەوەی کە من هەستام پرۆگرامەکانی ئەمڕۆی دەستگای میدیای کورساتە پێشکەشکردن هەتاوەکو کاژمێر 11 کە درامایەکی کۆریە چیرۆکی سەرکەوتنە بەڵام دەستگای میدیای کورسات ئەوەی پشتگوێ نەخستووە کە ئێمە پاشێوانیش لەگەڵ بینەرەکانمان بین کە پرۆگرامێکی تایبەتمان هەیە بە نایستایشی ڕەمەزان کە لەلایەن کاکاروانەوەکو پێشکەشکار و کۆمەڵی مژەنیاری بەتوانە و واروها مامۆستا شیروانیشەوە و بێگومان ئەم پرۆگرامە کۆمەڵێک بابەتی دینی کۆمەڵی بابەتی کەلتوری کۆمەڵی بابەتی فەرنگی و بەپی ناوچەکانیش گفتوگۆ لەسەر ئەم بابەتان ناکرێت کە بتوانن ئێمە هاوڵاتیان بینەری بین و بتوانین ئەو کاتێک کە بۆ پاشیەوە هەڵەسین هەم کۆمەڵی زانیاری وەربگرین هەم کۆمەڵێک لەو بابەتە ئاینیانشی کە پێویستە بە مانگی ڕەمەزانەوە پێشکەشمانیکەن بۆیە ئێمەش وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەموو ڕۆژێک یەکێک لەو پرۆگرامانەی کە لە دەستگای میدیای کورسات نمایی پێشکەش ئەکرێ خودمایش ئەکرێت کەسێک بام بکەین لێرە کە زانیاری زیاترمان باتێ و ناوڕۆکەکەی زیاتر ئەمان چۆن کاری لەسەرەکەن و چۆن ئەیانوێ پەیامەکەی خۆیان بگەن بۆیە ئەمڕۆژ ئێمە بۆ ستایشی ڕەمەزان کاکاروانی نەیمان پانگەش کرد وەکو پێشکەشکاری پرۆگرامەکە و خۆشی یەکێکە لە ژەنیارەکان زۆر زۆر بەخێربێت کاکاڕان زۆر زۆر بەخێر بێت دەستخۆشیتان لەکەین کە ئێوە باشێوان توانیتانە پرۆگرامێکی ئاوا تایبەتی زۆر باش لە ڕووی زانستی و لە ڕووی ئاینی و لە ڕووی هەموو لایەنە جیاوازەکانەوە پێشکەشکەن ئێوە ڕۆژانە چۆنە بەرنامە پرۆگرامە ئامادەکەن و چۆن کاری لەسەرەکەم بۆی کە شتێکی زۆر باش بن بە بینەرەکان پێشەکی کاکە سەرکۆی ئەزیز سڵاو خۆشەویستیم بۆ تۆ خات و سەحەری ئەزیز و هاوڕێ و هاوکارانی من لێرە سڵاو خۆشەویستیم بۆ تەواوی بینەری ئەزیزی کورسات و پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکان ئەەکەم ومێدوارم کە ڕۆژ و تاعەتیان قبول بێت دیارە بەرنامەی ستایشی ڕەمەزان ئەتوانم بڵم بەرنمەیە کە ستایلەکەی لەگەڵ ستایلی کارکردنی خۆما زۆر جیاوازە بەڵام بۆ من چێژێکی زۆر تایبەتی هەیە چونکە ئەکرێن لە هەر وێزگەیەکە تۆ جۆرێک بەرنامەی جیاواز یا هەم موزیکی جیاواز بێت تۆ کار بکەی بۆ تەجروبەی ژیانە هونەریەکەش بێ زۆر زۆر گرنگە بەرنمەکە بەرنمەیەکی تەواو ئاینیە و من دەستخۆشی لە کورساتی ئەزیزەکەم کە هەساون بە ئامادەکردنی ئەم بەرنامەیە لە مانگی ڕەمەزان چونکە بەڕاستی بینەری کورسات هەمیشە شایستەی جوانترینەکان بووەوە ئەم بەرنمەیەشەکە لەو بەرنامانەی کە بینەران زۆر پێویستیانە و پارشەوان بەرنمەکە پەخش ئەکرێ ماوەی بەرنمەکە سەعات و نیوێکە و کۆمەڵێک موناجاتی دینی زۆر جوان لە خۆگرێەوە باس و خواسێک لەسەر زانایانی ئاینی نووسەرانی گەورەی کرد ئەو زانانی کە تەواوی ڕێڕەوی دینیان وەکو لەسەر کتێب نووسیوەتەوە زۆربەی شاعرانی قەدیمی ئێمە وەکو نالی و مەحی و سالم و زۆربەی پیاوچاکان عاریفان هەمووی لەو بەرنمەیە باس ئەکرێەوە ژیانیان شەنوکەو ئەکرێ و زۆربەی مامۆستایانی زانکۆ و دکتۆرە بەڕێزەکان و زۆر کەس لە بەرنمەکە بەشدارکە بەڕاستی بۆ من مای خۆشحاڵیە بتوانین لە ماوەی تاوی مانگی ڕەمەزانە ئەم بەرنامەی بە جوانی پێشکەش بکەین من دەستان خۆش بێ جا کاکاروان جەنابێت بەنەیەکەت بەشداری لەگەڵی کە پێشکەشکاری بەرنمەکەی مامۆستا شیروان هەروەها بە مناجاتەکانی خۆیان بەڕێزت پێمان بڵێ کە ئەم تێکەڵە کە ئێوە دروستان کردەوەی کە کەشێکی عارفانە دروست بکەن تۆ خۆ چۆن باسی ئەەکەی ئەبێت تایبەتمەندی بە تایبەت ئەم ژەنینینەیە تۆ چۆن بێ کە ئەو کەشە بتوانێت بڕەخسێت بەڵێ ئاکید بەرنمەکە من پێشکەشەکەم و هاوکاریشم مامۆستا شیروانی ئەزیزە من نامێ ماندووبوونی برایانی پشتی کامێرای کورسات تەواوی برایان کرد لەگەڵمانە ماندووە بن لەو بەرنمەیە و کاکە بابان بە ئامێری قانون مەسەلەن کاک میر بە ئامێری دەف کاک نەجمەدین تار ئەژەنێ و کاک ڕێباس ئامێری عود ئەژەنێ بەڵێ کۆمەڵە ژەنیاری زۆر بەتوانە لەوانەیە کە بەڕاستی ئەمڕۆ لە ناوەندە هونەرەکەی زۆر بەتوانان و وەکو تشم بەرنمەکانی کورسات پێویستی بە ژەنیاری زۆر باشە و خۆشم لەگەڵەوەی کە پێشکەشکارم هەم شعر ئەخوێنمەوە و هەم هاوکات ئامێری نەیەکەش ئەژەنم تەواو کەشێکی عاریفانەیە و ئاسان نییە تۆ بتوانی لە کەشێکی عاریفانەیە هونەرێکی جوان پێشکەش بکەی هونەرێکی عاریفانەی جوان دروستکەی ئەمە بەڕاستی ماندووبوونی ئەوێ و تەجروبەی ساڵانەی ئەوێ بۆ حکومەی کە من لەگەڵ ئامێری نەی
ماوەی ئەتوانم بڵێم 25 ساڵ زیاترە و بەرەو 30 ساڵ ئەچێ من لەگەڵ ئامێرەیە وەکو هاوڕێم لێ هاتووە خۆی ئامێرێکی تەواو ڕۆحی ئامێرێکی تەواو عاریفانەیە جا تۆ 0 تا 100 لەگەڵ ئامێرەکە هاوڕێی چۆن لە 0 خۆ دروستی ئەەکەی ئەکید ئامێرەکە هەم خۆم دروستی ئەەکەم وە ئیتر یەک پارچە خۆمە ئێسامان لێ هاتووە چینە هەر شوێنێ ئەم ئامێری ئەم قامچیانەی لێ یەکسەر ئەممان بیرەکەێتەوە بەڕاستە سەرکە ناونیشانی تازەی بۆ دۆستی شوێنێک لە زانکۆی سلێمانی بەڕاستی لێتی وتی تۆ بەس پێم بڵە شوێنەکە خۆمیە تم آخر ئاژەژێک ئاوی لێ ناکێشەی نەیترم لە ماڵەکەی خۆیان دەست پێکوتی تۆ وەرە لەگەڵم پێمان بەتەمای تۆ خاتە ئاوەکە بیبڕیت بۆی بهێنی ساڵی 2014 بوو پێم وابێ لێرە بەرنامەیەکمان هەبوو یەکچوونە لادیەکانی کوردستان کاسە خۆشمان لەگەڵ بووی ئەو کاتە پرۆگرامەکە میدیا حسن پێشکەش ئەچوونە لادیەکان لە هەندێک لادیە قامیشی لێ بوو خۆم لە برادرانە دزیەوە نیو ساعتێک چوو مەجموعەی قامیش بەڕێوە قسە سیارەکەی کورسات ئێواران لەگەڵ خۆمێنایەوە جاماڵ ئەوان بێ خۆت لە خۆت تا تۆ زێ درەنگەکەی ئەوەشە کردبێ ئەمەنەی تر فریای بەرنامەکە درەنگیتر گرنگ بوو چکە بەڕاستی من قامیشم زۆر خۆش ئەوێ هەنێ سەحەرخان بڕوا بکە بە هەر جێگەیەک بڕۆم قامیشی لێبێ ئەگەر وەکو یادگاریەکی زۆر جوانیش لای من دڵم بەو قامیشە خۆشە چونکە بۆ هەموو نەفەس و هەناسە و ژەنین و ئەوەی من لەگەڵم ئامێریا تێکەڵ بووە ئەو قامیشە بێت چ تایبەتمەندیەکی هەبێت چون بۆ نمونە لە سەرکۆدا پرسی ئەدوت هەندێک تایبەتمەندی تیا بۆەوەی کە تۆ بتوانێت نەی پێ دروست بکەیت قامیشەکە ئەبێ بەندەکانی ئەم بەندانی لەسەرەوە بۆ خوارەوە چۆن ئەڵێ گرێەکانی بەقەدەرێک مەسەلەن لە کەمەوە بۆ زۆر بێت یعنی هەندێک جار ئەم گریانە گەدیقەت بێ ئەم گرەیە تۆزێک درێژتر لەم گرەیە لێرە بچووکتر ئەبێ ئەنی شێوازی گرێەکان بە تەصنیف بە دوایەکە لە بەندی درێژەوە بۆ کورت ئەبێتەوە کونەکان لەسەر گرێکان دانێن بەڵێ بەئەچیت ئێستا گەدیقەت سێ نۆتەیان کەوتوتە نێوانی یەک گرێەوە یەک نۆتە ئەم دیوتر نۆتەی خواردتر دەنگەکانە گۆڕێ بەڵێ ئەم نێشە تایبەتە ئەگەر پیشانی کامەرەی بێر هەم بۆیان دروستکردی ڕستمی خۆش خستوەتە سەر ئامێرەکە خۆم دروستم کردووە بەڵێ نەخشەکەی لە تاران ئافرەتێکەیە هاوڕێمانە و هونەرمەندێکی زۆر بەتوانایە یعنی نەقاشێکی زۆر زۆر بەتوانایە بەڕاستی کە چوومە تاران وتمە هەندێک شعر و وێنەیەکی خۆشم لەسەر ئامێرەکە هەبێ و لەگەڵ چەند ئامێرێکی کەش کە هەر خۆم دروستم کردبوونەی ئەوەش وێنەی هەندێک لە مامۆسایانی مۆسیقای کوردی زۆربەی گۆرانی بێشەکان و قسە سەرۆک و مامۆستا مەزەری خالقی و مامۆستا ماملێ و مامۆستا حەسەن زیرەک و زۆرێک لە کەڵە هونەرمەندانی کورد لەسەر قامیشەکان نەخشاندوێتی بووم یعنی تەواو ئامێرەکەم خۆشەوە من بەڕاستی لە خزمەتیەوە من پێم خۆش بوو لەسەر هەر لە ستایشی ڕەمەزانە من وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێە چەند گرنگە کە کۆمەڵێک مناجات لەلایەن مامۆستا شیروان و پێشکەشەکرێت کۆمەڵی زانیاریش ببەخشێ یعنی بۆ نمونە ئێمە ئاینی ئیسلام لەگەڵ کەلتوری ئێمە لەگەڵ دابوونەریتی ئێمە و لەگەڵ کۆمەلگای ئێمە هەر لە ڕابردووە تا ئێستا لە گەشە سەندنا بووە بەڵام ئەو زانایانە یاخود ئەو شاعیرە گەورانە یاخود ئەو کەسانی کە لە ڕابردووە لە نێو فەقێ و مزگەوتەکانە کۆمەڵێ دەستنووسیانەیە ئەمە لە ڕێگەی میوانەکانتان و شێکرێتەوە ئەمە کاکاروان تا چەنە بێتە بەشێکی درنگ کە لەوەی کە ئێمە بەرنمەیەکی ئاینیە لە مانگی ڕەمەزانە بەڵام بەرنمەیەکیشە کۆمەڵی زانیاری ئەبەخشی ئەتوانم من بڵێم بەرنامەکە بەرنمەیەکی پڕزانیاری ئاینی و ئەدەبیشە لەگەڵ و بەرنمەیەکە سوودیش بەڕاستی زۆرەگەیەنە بە بینەر ئەگەر بینەران بەرنمەکەیان ئەچیدم کە دیوە دڵنیام لەوە یعنی زۆربەی کەڵەزانانی ئاینی زۆربەی شاعیران و ئەدیبانی ئەو سەردەما بە زۆر بە جوانی باسییان لە بووناجات و گرنگی بووناجات کردووە لە ناو نووسینەکانیانە لە ناو شعرەکانیانەوە ئەو مامۆستا بەڕێزانی زانکۆ کە دێنە ئەوێ شەنوکەی بەرنمەکان ئەکەن و ڕەنگە لێرە لێ ئێمە بیسین کە خەڵکانێک دێنەڵەن مەسەلەن مناجات جائز نیە یان کاریگەری نیە یعنی ئەگەر تۆ بەرنمەکە ببینی دەزانی کە چەند گرنگی هەبوو لە کاتی خۆیان لە سەردەمی مەسەلەن کاک ئەحمەدی شێخ و مەولانا خالید و زۆربەی پیاوچاکان و نووسەران و ئەدیبانی ئێمە یعنی گرنگی زۆر تایبەت بە مناجات و حتا مۆسیقا لە شعرەکانیانە چەند گرنگ بووە و ئامێری دەف لە شعرەکانیانە چەند گرنگ بووە من
دڵنیام لەوە کە بەرنامەکە وەگوتم کورسات هەمیشەوێ خزمەتێکی زۆر باشکەوە ئەم بەرنامە ئاینیە ئەکید من جێگەی خۆشحاڵیمە کە بەڕاستی وەگوتم کورساتی ئەزیز هەستاوە بە ئەم بەرنامەیە دروستکردنی ئەم بەرنامەیە ئومێدوارم کە لە ئایندە بتوانین بەرنامەی زۆر جوانتر پێشکەشی بینەری کورسات خۆشیە بەڕاستی من لەم ڕۆژانەیە کە بینیمیەوە کارتانە کرد لە کورسات بەس بۆ شاری سلێمانیش نییە یعنی بینیمان میوانێک لە شاری کۆی خۆشەویست بوو کاکڕابەر لێەوە هات یعنی زۆر گرنگیشە بە پێی ناوچەکان تۆ زانیاریەکان ئەمە خۆشتان لە بەرنامەکە زۆر بە ئەکید مەسەلەن میوانێک لە کۆیە دێ میوانێک لە هەڵەبجە دێ میوان لە سلێمانی دی ینی زۆربەی ئەو بەڕێزانی کە دێنە بەرنامەکە گفتوگویان لەگەڵەکرێ هەموو کوردستانیانی ئەزیزن خەڵکی ئەم کوردستانە جوانی خۆمانن کە بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیە و دڵنیام کە بەرنامەکە جێگەی خۆی ئەگرێ و بینەر چێژ لە بەرنامەکە هەرواشە ئێوە پارشەوان کەشێکی جوان پڕ لە هەست پڕ لە معنەویە دروستەکان هەرچەند ئێستاش بینەرانمان بە ڕۆژوون کاتە لە ئێستای گوێ لە پارچە باڵێن ژەنینێکی بەڕێزت بگرین بۆ ئەوەی کە ئەوەنەی تر تامەزرۆ بن بینەران ئەم شە پارچەدا بن لە خزمەتانم.
دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ دڵکەم ڕۆڵای مامەدەوی بە هیوای بەرنامەی باشتر و بتوانن زیاتر خزمەت بکەن لە مانگی ڕەمەزانە دووبارە سپاس زۆر سپاس کاک سەرکۆجیان سپاس بۆ تۆ بۆ خاتوسە هەروە بۆ کورساتی ئەزیز من یادگاری زۆر جوانم لەگەڵ ستۆدیۆ ڕۆژێکی نوێ هەیە هەمیشە گەشاوە و سەرکەوتوو بن و بەرنامەکە هەمیشە بە جوانی ڕابڕاستی هەمیشە بە گەشاوەیەتان بینن زۆر شەویش بینەران 3:30 بینەرتان بن لە ستایشی ڕەمەزان و کاتژمێر 3:30 بینەری بەرنامەی ستایشی ڕەمەزان بن زۆر سپاس